ولا ام كلها دست باس رخرای کمان دامان کم همیشه هولانا بو دلخوش کردنی کمان دامان همیشه هولانا بو دلخوش کردن من اوی پی اوی لا اندام با کردیان بو خان پیدایستی تایبت با همین ایوه نزنین با چی چون با ام سفره نخیر نزنین هر کنم من با خیلی چون با ام سفره شتی زور جانم بینی کسی زور بتوانم بینی پروژێک مانێ بەنای داشتنیانی خوێنی بۆ قوتابیانی خانپێداویست تایبەت یەکێ لە چالاتی گەورەکانمانکردنەوەی خولی هاوینەیە بۆ قوتابی خانپێداویستی تایبەتەکان بۆ وانەکانی ئەلفوبێی کوردی زمانی ئینگلیزی بیرکاری دەرونی کۆمەڵایەتی مەلەوانی بۆ ئەوەی شان بەشانی قوتابیەکانی تر لە ڕووی دەرونی کۆمەڵایەتی و لە ڕووی ئاتی زانستی و بەرەو پێش بچن بۆی ئەمساڵ دەرجیاوی ساڵەکانی تر لەگەڵ پەیمانگای ئاڕاستێن و پێکەوە ئەمە هەنگەمان بۆ ئەنجامیەوەن بۆ ئەوەی منداڵە خانپێداویستی تایبەتەکان شان بەشانی منداڵەکانی تر بتوانن درێژە بەکەندن بدەن هر دو اسبوع بریم ملفوف داوا معنا هر دو اسبوع دی چی بو مرکب مستحيل إذا هرم بلا يك وياك هنرجي تشتى اللي فيروين بلا تقریبا 15 کچکای ام 15 کچگویت هین دی کورکن ثمانية وان اش 10 سالي حتى 11 سالي وجو سرجي مايت هين اش کچکاجی وش کورکاجی دوره ما 4 هیون بیم 4 هیوا دوره بدنا وان کچکا و شبابان اول تقریبا 2 هیوا چوینه 2 هیو ماینه دوره مینی حتی تالیا مها 11 tamam seçiliyle أفتما استمع بدري وس فيلي تنبوري بوما سجل كيف خوشماتي ما بدري سپاسیا ما مستای خود کم کف دورش مرا بکرین اما حوالا خواهم ویراتین تیم معلمینا گلک باش دیارە ئەمە هەڵبژاردەی عێراقە هاتوون مەشوڕاهێنان دەکەن بە دوو پاڵەوانتی ئاسیا و جیهانی کە لە وڵاتی عمانی پاڵەوانتی ئاسیا بەڕێوە دەچێت لەو پاڵەوانتیە ئێمە هەوڵ دەدەین چەند یارجانێکی ڕانێژ بەشداری تێدا بکات ئەگەر دوکانیشیان بە هەمان شێوە ئێمە تەنها هاوکاریانی وەکو نووسنگی ڕاپەڕی لیژنە ئۆڵمپیک. حقيقة أجواء طيبة وأمينة وفي عندهم موارد مائية نستطيع من خلالها المنتخباتنا الوطنية أن تمارس نشاطاتها بكل حرية وأمان ولهذا جئنا من بغداد هذا اليوم وحضرنا مساء لإجراء وحدة تدريبية مسائية تحت إشراف الاتحاد المركزي والأخوة الحضور.